گەرم و گەشترین سڵاوتان پێشکەش بێت بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی لە بەرنامەیەکی دیکەی گزنگەوە لەگەڵتانین هیوادارین تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. هەروەک لە هەواڵەکاندا هاتووە و هەروەها لە زۆربەی میدیا و گۆڤارەکاندا باسی لەسەر کراوە لە ڕۆژانی ڕابردوو لە زانستگای پەیامنووری شاری سنە بەرپرسانی زانستگا کۆبوونەوەیەکیان سەبارەت بە جوانی ناسی و قورسایی شیعری فارسی بەڕێوە برد کە بووە هۆی نیگەرانی و ناڕەزایەتی کۆمەڵێکی زۆر لە خوێندکارانی ئەو زانستگایە. وەک سەرچاوەی هەواڵەکە باسی کردووە خوێندکارانی زانستگای پەیامنووری سنە گرتنی کۆبوونەوەی لەو جۆرەیان بە مەبەستی لاوازکردنی زمانی کوردی و کەلتوری نەتەوەیی کورد ناویان لێبردووە. بەشێکی دیکە لە خوێندکاران سازدانی کۆبوونەوەی لەو جۆرە وەک بێڕێزی بە زمانی کوردی وەسف دەکەن و هەر لەو بوارەدا داوایان لە بەرپرسانی پەیوەندیدار کردووە سەرنجی زیاتر بدەن بە زمان و کەلتوری باقی نەتەوەکانی دیکە لە ئێران و کۆبوونەوەی لەو چەشنە بۆ باقی زمانەکانی دیکە ساز بکەن. هەوڵدان بۆ سڕێنەوە یان ئاسمیلانەکردنی زمان و کەلتور و داب و نەریتی گەلانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی دیاردەیەکی تازە و نامۆ نییە، بەڵکو ئەم ڕژیمە دیکتاتۆرە هەر لە یەکەمین ڕۆژەکانی هاتنە سەرکاریەوە بە هەموو شێوازێک هەوڵی سڕێنەوەی ئەم نەتەوەگەلەی داوە و لە هەر ئامراز و شێواز و کارکردێک بۆ بەرەو پێشبردنی ئەم سیاسەتە کەڵکی وەرگرتووە. نەتەوەی کوردیش وەکو یەکێک لە نەتەوە زوڵم لێکراوەکانی دانیشتووی ئێران ساڵهای ساڵە بە هۆکارگەلی نەتەوەیی و ئاینی و هەروەها جیاوازتر لەوەش بەهۆی پێداگری بەردەوام و شێلگیرانە بۆ دەستەبەرکردنی مافڕەواکانی خۆی هەموو کاتێک لەلایەن ئەم ڕژیمەوە لەگەڵ درندانەترین هەوڵ و شێوازگەلی جۆراوجۆر بۆ لەناوبردن یان سڕێنەوەی ڕوبەڕوو بووتەوە. هەر لە کۆمەڵکوژی و سێدارە و بەندیخانە تا هەوڵدان بۆ سڕێنەوە و ئاسمیلانەکردنی شۆناس و ناسنامەی کورد لە ڕێگەی ڕێگەنەدان بە خوێندن بە زمانی دایکی و هەروەها هەوڵدان بۆ سەپاندنی کەلتور و زمان و داب و نەریت دەسەڵات قۆڵیان بۆ لەناوبردنی ئەم نەتەوەیە هەڵماڵیوە. زانستگا وەکو گرنگترین ناوەندی ڕۆشنبیری و زانستی و سەردەمیترین ئۆرگانی کۆمەلگا زۆر لە مێژە کەوتووەتە بەر هێرشی خۆسەپێنرانی کەلتور و زمانی داگیرکەران و خوێندکاریش وەکو توێژی بیرکراوی ئەم کۆمەلگایە لەم هێرش و هەژمونی خوازانەی یەک دەستکردنی زۆرملێ زمان و دابوونەریت پشکی شێری بەرکەوتووە و لە داهاتوشدا بە ئەگەری زۆرەوە هەروە دەبێت. ئەرکی خوێندکاری کورد لە زانستگا و لە کۆمەلگا لەوەها هەلومەرجێکدا چییە؟ ئایا خوێندکار و زانستگا لەوەها بارودۆخێکدا دەتوانێت کاریگەری لەسەر کۆمەلگا بۆ بەرپرسدانەوەی ئەم سیاسەتەی دەسەڵات هەبێت؟ هەر بۆ ئەم مەبەستە تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ ئاسمیلاسیۆنی کەلتوری و زمانەوانی و ڕۆڵ و کاریگەری خوێندکار و بەگشتی زانستگا بۆ بەرپرسدانەوەی ئەم سیاسەتە. هەر لەو پەیوەندیشدا میوانداری بەڕێز فازڵ وەلیان چالاکی سیاسی و هەروەها چالاکی پێشووی خوێندکاری و شارەزا لە بواری زمانی کوردیمان کردووە بۆ ئەوەی چەند پرسیارێکیان ئاراستە بکەین. بەڵام سەرەتا وەکو نەریتی هەمیشەیی بەرنامەکە گوێبیستی چەند هەواڵێک دەبینین و دواتر دێنەوە لاتان. بازرگانیکردنی مادە هۆشبەرەکان لە زانستگای ئازادی کرماشاندا. مادە هۆشبەرەکان بە ئاگاداری بەرپرسانی زانستگای ئازادی کرماشان لە نێوان خوێندکارانی ئەو زانستگایە بڵاو دەکرێتەوە بە پێی هەواڵی نیسان نیوز لە زانستگای ئازادی شاری کرماشان و هەروەها لە زۆربەی شەقامەکانی ئەو شارە بە تایبەتی پارکی ئازادی شاری کرماشان بە شێوەیەکی ئاشکرا و بە ئاگاداری بەرپرسانی ئەو زانستگایە لە نێوان خوێندکارانی کچ و کوڕی زانستگای کرماشاندا مادەی هۆشبەر بڵاو دەکرێتەوە. جێگەی ئاماژەیە لەلایەکی دیکەوە ڕێگەی شەقامی مستەوفی کە دەخواتە مەیدانی ئازادی و ئەو شوێنە یەکێک لە شوێنەکانی گەشت و گوزاری خەڵکی کرماشانە و ئێستاکە بۆتە شوێنی لەشفرۆشی کچانی هەڵاتوو لە ماڵ و خوێندکارانی شاری کرماشان. بە پێی هەواڵە نەدانی مانگانە لەلایەن خوێندکارانی زانستگای ئازادی کرماشانەوە بەهۆی بارودۆخی خراپی ئابووری ئەو خوێندکارانە بووەتە هۆی ئەوەی کە بەرپرسانی ئەو زانستگایە کاروباری ئەو خوێندکارانە جێبەجێ نەکەن و هەر بەو هۆیەوە خوێندکارانی زانستگای ئازادی کرماشان لەگەڵ گرفتێکی جددی
ڕوبەڕووبوونەتەوە. بڵاوکردنەوەی شیری ماوە بەسەرچوو لە قوتابخانەکانی بۆکان. لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن ئەمە دووهەم جارە کە شیر بە قوتابیانی شاری بۆکان دەدرێت و وەک شایەت حاڵانیش باسی دەکەن ماوەکەی بەسەر چووە. بە پێی هەواڵێک کە بەناوەندی هەواڵی ئاسۆی ڕۆژهەڵات گەیشتووە، ئەو شیرە ماوە بەسەرچووەی کە لە نێوان قوتابیانی شاری بۆکان بڵاوکراوەتەوە لە کارخانەی فرید لۆبێن ڕۆزگار هێنراوە. بە پێی هەواڵە ژمارەیەک لە قوتابیان نامەیەکیان لەو بارەوە بۆ ئیدارەی پەیوەندیدار ناردووە تاکو بەر بە بڵاوکردنەوەی ئەو شیرانە بگیرێت و بە دوواداچوون لەسەر بابەتەکە بکەن. بەڵام بەرپرسان لە وەڵامدا وتویانە ئەو ڕێکەوتەی لەسەر شیرەکان دراوە هەڵەیە و هیچ کێشەیەکی نییە. کەم تەرخەمی بەرپرسان سەبارەت بە بڵاوکردنەوەی خۆراکی ماوە بەسەرچوو پێشووتریش لە چەندین شاری دیکەی ئێران ڕوویداوە و بۆ بۆنەوە ژمارەیەکی بەرچاو لە قوتابیان تووشی نەخۆشی بوونەتەوە و بۆ چارەسەریان گوازراونەتەوە بۆ نەخۆشخانە. دووسەد هەزار قوتابی لە ئێران ئێستاش بێبەهرەن لە گەرمکەرەوەی ستاندارد. بەرپرسێکی پەروەردە و ڕاهێنان ڕاگەیاندووەکە 75,000 ژووری وانەوتنەوە لە کەڵگوەرگرتن لە کوورەی گەرمکردنەوەی ستاندارد بێبەشن. بە پێی هەواڵەکان مۆرتەزا ڕەئیسی سەرۆکی ڕێکخراوی نۆژەنکردنەوەی قوتابخانەکانی ئێران لە دەستپێکی وەرزی زستان ڕاگەیاندووەکە لە ئێران 75,000 ژووری وانەوتنەوە بوونی هەیە کە کوورەی گەرمکردنەوەی ستانداردیان نییە. بەوتەی ئەو بەرپرسا و قوتابیانەی کە بێبەشن لە کەڵگوەرگرتن لە زۆمپایەکی ستاندارد دانیشتوانی گوند و ناوچە دوورکەوتوەکان لەخۆ دەگرێت. ئەو بەرپرسە وتیشی ئەگەر دەوڵەت 300 ملیارد تمەن کە بۆ قوتابخانەکان دیاریان کردووە بخاتە حسابی ئەو ڕێکخراوەیە، پەروەردە و ڕاهێنان دەتوانێت گەرمکەرەوەی ستاندارد بۆ 47,000 ژووری وانەوتنەوە دابین بکات. بەڵام بەو جۆرە لە باشترین حاڵەتدا 28,000 ژووری وانەوتنەوە لە ناوچە دوورکەوتوەکان لە کەڵگوەرگرتن لە زۆمپای ستاندارد بێبەش دەمێننەوە. خوێندکارانی سنا خوازیاری گرنگیدانی زیاتر بە زمانی کوردین. پاشەوەی کۆبوونەوەیەک لە زانستگای پەیامنووری سنا سەبارەت بە جوانیناسی و قورسایی شعری فارسی سازکرا، خوێندکارانی زانستگای سنا نیگەرانی خۆیان دەربڕی. نیسان نیوز بڵاوی کردوێتەوە کە لە چەند ڕۆژی ڕابردوو بەرپرسانی زانستگای پەیامنووری سنا کۆبوونەوەیەکیان سەبارەت بە جوانیناسی و قورسایی شعری فارسی لەو زانستگایە بەڕێوە برد کە بووە هۆی نیگەرانی خوێندکارانی ئەو زانستگایە. وەک سەرچاوەی هەواڵەکە باسی کردووە، خوێندکارانی زانستگای پەیامنووری سنا گرتنی کۆبوونەوەی لەو جۆرەیان بە مەبەستی لاوازکردنی زمانی کوردی و کولتوری نەتەوەی کورد ناو لێ بردووە. بەشێکی دیکە لە خوێندکاران سازدانی کۆبوونەوەی لەو جۆرە وەک بێڕێزی بە زمانی کوردی وەسف کردووە و هەر لەو بوارەدا داوایان لە بەرپرسانی پەیوەندیدار کردووە سەرنجی زیاتر بدەن بە زمان و کولتوری باقی نەتەوەکانی دیکە لە ئێران و کۆبوونەوەی لەو چەشنەش بۆ باقی زمانەکانی دیکە ساز بکەن. لێدانی قوتابیەکی شاری سنا ناڕەزایەتی لێ دەکەوێتەوە. لێدانی منداڵێکی خوێندکاری تەمەن 12 ساڵ لە قوتابخانەیەکی شاری سنا لەلایەن مامۆستای وەرزشەوە ناڕەزایەتی لێکەوتەوە. بە پێی هەواڵی هێرانە لە ڕۆژی سێشەمەی حوتوی ڕابردوو لە زەنگی وەرزشی یەکێک لە کلاسەکانی قوتابخانەیەکی سەرەتایی لە گەڕەکێکی شاری سنا یەکێک لە خوێندکارانی پۆلی 6 کە تەمەنی 12 ساڵ بووە لەلایەن مامۆستای وەرزشی و قوتابخانەوە دەکەوێتە بەر لێدانێکی تۆند. بە پێی هەواڵە بەهۆی زۆری لێدانەکە هێشتاکە و خوێندکارە منداڵە بە تێپەڕبوونی 6 ڕۆژ لەسەر ئەو ڕووداوە ئاسەوارەکانی لێدان لەسەر جەستەی ماوەتەوە و بارودۆخی تەندروستی ناجێگیرە و ئەمە شەپۆلێکی بەربڵاو لە مەحکومکردنی ئەو کردەوەیەی لێکەوتوێتەوە. باوکی ئەو منداڵە لەم بارەوە ڕاگەیاندووە لێدانی منداڵەکەم لەلایەن مامۆستاکەیەوە بەهۆی درەنگ لەبەرکردنی لیباسە وەرزشیەکانی بووە و ئەو لێدانە بەڕادەیەک بووە کە هێشتاکە بە دوای 6 ڕۆژ جەستەی منداڵەکەم ڕەش بووەتەوە و لەسەر ئەو مامۆستایش لە پزیشکی یاساییدا سکاڵا تۆمار دەکەین. مۆڵەتی پێشانگای بەرهەمەکانی فەرهاد پیرباڵ لە زانستگای ئیلام هەڵوەشایەوە. پێشانگای کتێبی فەرهاد پیرباڵ
نووسەری ناوداری کورد کە بڕیار بوو لە ڕۆژەکانی 6 و 7 بەفرانبار لە زانستگای ئیلام بەڕێوە بچێت لەلایەن بەرپرسانی ئەو زانستگایە مۆڵەتەکەی هەڵوەشایەوە. بەپێی هەواڵی نیسان نیوز پێشانگای بەرهەمەکانی فەرهاد پیرباڵ نووسەری ناوداری کورد کە بڕیار بوو لەژێر چاوەدێری کانونی خوێندکارانی هونەردۆستی ئیلام بەڕێوە بچێت بە هۆکاری نادیار و لە ناکەوتە مۆڵەتەکەی هەڵوەشایەوە. مۆڵەتی پێشانگای کتێبەکانی ئەو نووسەرە کوردە پێشتر لە ڕێکەوتی 25 سەرماوەزی ئەمساڵ لە تۆی نامەیەکی ڕەسمی لەلایەن شۆرای بەدواداچوون لە کاروباری کانون دەرکرا بوو. ئەو بڕیارای جێگری کاروباری فەرهەنگی زانستگای ئیلام لە کاتێکدایەکە سەرجەم تێچوو ئامادەکاری پێشانگاکە لەلایەن زانستگاوە خراپوە بەردەستە و خوێندکارانە و هۆکاری هەڵوەشاندنەوەکەش تا ئێستا ناڕوونا. فەرهاد پیرباڵ شاعر، نووسەر و توێژەری کورد لە ساڵی 1961 لە شاری هەولێر لەدایک بووە و لە بواری شێعر، چیرۆک، توێژینەوەی ئەدەبی و مێژووی پەیوەندیدار بە کوردەوە تا ئێستا بەرهەمی زۆری خوڵقاندووە. وەزارەتی زانستی دەوڵەتی ڕۆحانی 3 خوێندکاری لە خوێندن بێبەری کرد. حراسەتی زانکۆی تەورێز بڕیاری لەسەر هەڵپەساردن لە خوێندنی ژمارەیەک خوێندکاری کە لە بواری فەرهەنگی و ئەدەبیشدا چالاکن داوە. بەپێی هەواڵێکی ئاژانسە نێوخۆییەکان 5 خوێندکاری زانکۆی تەورێز لە ماوەی مانگەکانی ڕەزبەر و خەزەڵوەری ئەمساڵ بە تۆمەتی تێکدانی نەزمی گشتی و ڕەخنەگرتن لە کەسایەتیە سیاسیەکانی ئێران بە بێبەریبوون لە 8 ترم خوێندن سزادراون. سەرچاوەیەکی ئاگادار باسی لەوە کرد ئەو حکومە لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانیشەوە پێداچوونەوەی بۆ کراوە و بەڵام بێ هیچ گۆڕان و دەستکاریەک لە ترمی دیکەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئومید ئەحمەدی خوێندکاری مهندسی کامپیوتەر، ئەحسان پورخەیری، فەرهاد شەفیعزادە، ئیسماعیل مەحموودی و مەحموود سەیفیان لە خوێندکارانی ڕشتەی فەلسەفەن کە لە خوێندن بێبەری کراون. ئەو خوێندکارانە لە ئەندامان و دەستەی نووسەرانی کانونی خوێندکاری زاگرس و بڵاڤۆکی ئاستانن. هەروەها دادگای ئینقلابی مەریوان بۆ یەکێک لەو خوێندکارانە واتە فەرهاد شەفیعزادە تەمەن 28 ساڵ و کوڕی محەممەد 1 ساڵ زیندانی تازیری بڕیوەتەوە. ئەو خوێندکارە خەرمانانی ئەمساڵ لە مەریوان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. زانکۆی تەورێز بە یەکێک لە سیاسیترین زانکۆکانی ئێران دێتە ئەژمار و گۆڕینی بەرپرسی زانکۆ هیچ گۆڕانکاریەکی لە هەڵسوکەوتی سیاسی ئەمنیەتیەکان پێک نەهێناوە. ئەو خوێندکارانە کە بە 1 یان 2 ترم بێبەری لە خوێندن حکم دراون و هەروەها بنەماڵە و چالاکانی دیکەی خوێندکاری لە زانکۆی تەورێز ڕێگری لە بەڕێوەبردننی ڕێوڕسمی ڕۆژی خوێندکار واتە 16 سەرماوەزیان لێکراوە. ئومید ئەحمەدی، فەرهاد شەفیعزادە، ئیسماعیل مەحموودی لە خوێندکارانی زانکۆی تەورێزن. دەوترێت هەڵسوکەوتە سیاسیەکان لەگەڵ خوێندکاران و دەرکردنی حکومگەلی لەم چەشنە لەلایەن کومیتەی ئینزباتیەوە لە دەوڵەتی پێشووی ئەحمەدی نژادیشدا وێنەی نەبووە. وەک یەکەم پرسیار لە بەڕێزیان بە بڕوای ئێوە لە باری زانستیەوە زمانی کوردی ئەوەندە دەوڵەمەند هەیە وەکو زمانی خوێندن لە خوێندنگا و تەنانەت زانستگاکاندا کەڵکی لێوەربگیردرێت؟ حەزەکەم لە پێشە ئاماژە بە بابەتێک بکەم. ئێمە بیرۆکەکەمان بیرۆکەیەکی وڵاتانی دەوروبەری خۆمانە وەکو ئێران و وڵاتەکانی تر کە تایە ئەژین کە بە نەوەیەک دیکتاتۆریەت و ئستبداد و سڕینەوەی فەرهەنگە بچووکەکان باوە. بەڵام لە وڵاتانی پێشکەوت و لە وڵاتانێک کە کراوە بوون و تێگەیشتون کە فەرهەنگ تەنانەت فەرهەنگە بچووکە هەرە وردەکانیش زۆر گرنگە و شوێنی خۆیەت و پێویستە بپارێزێ. ئەگەر زمانێک بدۆزنەوە یان کەسانێک ببینن کە بە ڕێژەیەکی زۆر کەمیش خەریکن ئەو قسەی پێەکەن و ئاخاوتنی پێەکەن بزانن لە شوێنێک لە دنیا خەریکن ئەژین گرنگیەکی تایبەتیان پێدەن و کاری لێکۆڵینەوە و زانستی زۆر چڕوپڕی لەسەرەکەن و هەوڵیان ئەوەیە کە نەسرێتەوە ئەو کەسانە کە پێی قسەکەن لە چوارچێوەیەک ئەگەر هاتوو چوارچێوەیەکی زانستی و تئۆریک و وەکو بڵێن کتێبی تیان نەبێ بەڵام ئەوان هەوڵەدەن کە کاری زانستگایی لێ بکەن و ئەو زمانە دەوڵەمەندتر بکەن. ئیسا ئەگەر بێنەوە سەر زمانی کوردی شتێکی نوێ نییە، نزیک بە 100 ساڵە
سەد ساڵەوە پێش ینی لە زانکۆی ئسکەندەری مسر کاری زانستی لەسەر کراوە و فێرکردنی زمانی کوردی لەو زانکۆی باو بووە و شەهادەی هەتا ئاستی دکتۆرایش دەراوە بۆ کەسانی کە لەو زانکۆی خوێندویانە و هەر بۆ جۆرە لە ئەستەمبولی تورکیش ئەو کارەکراوەوە ئەم ساڵانەی ئەخیر نزیک بە 30 ساڵی ئەخیر لە زانکۆکانی ئەوروپا لە چەندین وڵات ئەم کارە هەر هەبووە و کاری زانستی و کاری علمی زۆری لەسەر کراوە و ئاکادمیا کوردیەکانیش ئەوانەی کە کوردی هەر کام لە بەشەکانی کوردستان چوونەتە ئەو وڵاتانە ئاکادمیا و فەرهەنگستانی زمانیان دامەزراندەوە قوتابی زۆریشیان پەروەردە کردووە یا ئەو کەسانی کە حەزەکەن لەسەر زمانی کوردی بە بۆنەی ئەوەی کە لە وڵاتی خۆیانە دەرفەتی ئەوە نەبووە کە زمانی کوردی فێربن لەو شوێنانە دانیشتون و کاری زانستی زۆر چڕوپڕیان لەسەری کردووە و زمانی کوردیش بە باشی فێر بوون و لە کتێبخانەکانیشە ئەگەر ببینین جوان ڕوونە و لە بەردەستیشایە کە کتێبی زۆر لە ئاستی جۆرا و جۆر هەر لە پلەی سەرەتایی وەکو ئەلفوبێی کوردی هەتا ئەو بەشە دیالکتیکەکان و بەشی ئامراز و بەشی دەستوری زمان و هەموو ئەو بەشانەی کە پەیوەندی بە زمانەوە هەیە لەسەر کوردی کار کراوە و هەلی زۆریش ئەگەر لە وڵاتانی کە کورد بەشێکە لەوانە وەکو ئێران و تورکیا و سووریا و عێراقی پێشتریش لەوانە بچینە دەرەوە لەو شوێنانی تر کاری زۆر لەسەر کراوە و زمانی کوردی شوێنی خۆی هەیە ئەگەر یەک ئاماژەی بچووکی تریش بکەین بەوە کە پسپۆڕێکی زمانناسی فەرانسەوی کاری لەسەر کردو پلەبەندی زمانەکانی کردو لە هەموو دنیا زمانی کوردی پلەی 31می هەیە لە نێوان هەموو زمانەکانی دنیا بەڵام زمانی فارسی کە خۆمان لەسەری شارەزا بووین و خوێندومانە و هەستیشەکەن کە زمانێکی دەوڵەمەنە پلەی چلی هەیە لە زمان ینی 9 پلە لە نێوان زمانی کوردی و زمانی فارسیا هەیە. وەکو دووهەمین پرسیار لەم بەڕێزە ئەوەیە کە پێتان وایە باگراوەندی بەڕێوەبردننی کۆبوونەوەگەلی تایبەت بە زمانی فارسی لەلایەن کۆماری ئیسلامیەوە وەکو بەڕێوەبردننی کۆبوونەوەی جوانی ناسی زمانی فارسی لە زانستگای پەیام نووری سنە چییە و مەبەستی ڕاستەقینەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لەم کارە چییە؟ زمان بەشی جۆرا و جۆری هەیە و بەشێکی گرنگ لە زانکۆکان کە لەسەری کارەکرێت بەشی جوانی ناسی زمانە. زمانی فارسیش وەکو باقی زمانەکان ئەتوانرێت لەسەری کار بکرێت و تەنانەت زاراوەکانیش هەر بەو شێوە ئەتوانی لە زانکۆکان بڕێک قوتابی و خوێندکاری پێوە خەریک بکەی و ماندویان بکەی کە بچن ئەو شوێنانەی لەو زمانە کە کاری لەسەر نەکراوە تۆ بیدۆزیتەوە بیخیتە بەرچاو کۆمەلگا بەرچاو قوتابی بەرچاو خوێندکار کە بزانن ئەم زمانە چەنە دەوڵەمەندە لە چ شوێنێک لەسەری کار نەکراوە لە چ شوێنێک لەسەری کار کراوە و بۆەوە بیناسیێنی بە نەتەوەکانی تری بێجگا و زمانێک کە خەریکی لەسەری کارەکەیت و لە هەموو دنیاشە ئەمە بووە و درێژەیشی ئەبێ لە دواییە بەڵام لەو کاتە تۆ توانی گومان بکەی لەسەر و بابەتە کە وڵاتێک وەکو ئێران کە لانیکەمی 6 نەتەوە بە 6 زمان خەریکنتیایە ئەژین تۆ هەموو زووم و وردبوونەوەت لەسەر یەک زمان دابنێ و ئەوش زمانی فارسی و باقی زمانەکانی تر وەکو تورکی وەکو تورکمەنی وەکو عەرەبی و کوردی بخرێتە پشتی گوێ و هیچ گرنگێکی پێ نەدرێ ئەم مەوزوع و بابەتەش پەیوەندی بە دەورەی جمهوری ئیسلامی نییە بەڕای من زۆر کۆنە یعنی کاتێک تۆ ئەگەڕێتەوە بۆ پێش شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 57 پێش ئەوە لە دەورەی شایش ئێمە ئەگەر بیری لێ بکەینەوە لە بۆ وێنە لە مێژووە ئاماژەی پێکەن مێژووی ئەم سەدەی مەعاسر و هاوچەرخی خۆمانە ئەو کارمەند و ئەو زمان ناس و ئەدیبە کوردەکان کە زۆربەی هەرە زۆریان لە دەستگای رادیۆ تەلەڤیزیۆنی ئێران کاریان نەکرد ئاماژەیان پێکردەوە ئێمە لە بەردەستمانە ئەگەر لاپەڕەکان چاوێکی لێ بکەین ئاماژە بەوەکەن کە لە لایەن دەستگای فەرهەنگ و ئەتلاعاتی ئێران کە ئەو کات یەکێک بووە نامە دێت بۆ هەموو بەشەکانی رادیۆ تەلەڤیزیۆنی ئێران کە کوردەکان حەقیان نییە و مافی ئەوەیان نییە بە یەک زمانی هاوبەش بە یەکەوە قسە بکەن ئەگەر هەر کەسێک پێی خۆشە یان نامە بنووسن بۆ یەک ئەڵێن حتممە نەبێ بە زاراوەکانی خۆیان بۆ وێنە ئەگەر کرماشانیە کە بە زاراوەی کرماشانی نامەیە بنووسێ بۆ مەسەڵەن بۆ وێنە مامۆستا هەژار لە مەهاباد بەڵام ئەم بە کرماشانی بنووسێ ئەوش بە سۆرانی وەڵام بداتەوە ئەمە لێرە دەرەکەوە بۆمان کە ئەوان گرنگە بۆیان و پێیان خۆش نییە کە لەسەر زمانێکی کوردی یان تورکی یان عەرەبی کار بکرێ بەڵکو ئەبێ
تەنیا زمانی فارسی لەسەری کار بکرێەوە کاری زانستی بکرێ بەڵام زاراوەکان وەکو بۆ ئەوەی کە تۆ هیچ کات یەک نەگری بۆ ئەوەی اختلاف لە نێوان زاراوەکان هەبێ و دژایەتیەک هەبێ پەرەیشی پێدەن و خۆزگە بەو شێوە بایەت کە کاریان بۆەوە بکردە زاراوەکانیش دەوڵەمەند بۆیان کە زمانێکی یەکگرتوو لە نێوان کوردەکە یان زاراوەیەکی هاوبەش لە نێوان تورکەکە هەبووە بەڵام ئەوان هەدەفەکان شتێکی ترە ئێمە هەر ئیسایش لە دەورەی جمهوری ئیسلامی ئایبینین بۆ وێنە لە زانکۆی ئیلام زاراوەی فەیلی کارەکرێت یا زاراوەی ئیلامی کارەکرێت پێیوە بن زاراوەیە گەر ناوی ببین کارەکرێت لەسەریوە ڕێگەی پێدەن تا حەدێکی کەم ئەویش یان مەسەڵەن لە پاوە و لە سنە کارەکرێت لەسەرەوەی کە زمانی زاراوەی هەورامی بیانوشیان ئەوەیە کە چوون پەیوەندی بە زاراوەی یان بە زمانی پەهلەویەوە هەیە کاری لێکۆڵینەوەی لەسەر بکرێت بەڵام بەرهەمەکەی ئەگەڕێتەوە بۆ فەرهەنگستانی زەبانی فارسی لە تاران بۆ ئەوەی کە زمانی فارسی پێ دەوڵەمەند بکەن یعنی ڕێگەی پێ نادەن کە کارێکی دەوڵەمەندانە لەسەر زاراوە کوردیەکان کرێت بۆ دەوڵەمەندبوونی زمانی کوردی بۆیە لێرە تۆ گومانی لێەکەی یان بۆ وێنە ساڵی پار بوو فەرهەنگستانی زەبانی ئێران زەبانی فارسی بڕیارێکیان دەرکرد بۆ ئەوەی لە کرماشانە کۆنفرانسێکی گەورە بە بەشداری نزیک بە 30 وڵات بەڕێوە بچێت کە خەریکن مقدماتیشی فەراهەمەکەن بۆ ئەوەی کە کۆبوونەوەیکی گەورە یان سمینارێکی گەورە بە ناوی زەبانە کوردی زەبانە ئیرانی بەڕێوە بچێت خب دیارە لە دروشم و لە ناوی سمینارێکە خۆی دەرەکەوێت کە چمە بەستێک ها لە پشتیەوە بەڵام ئەگەر تۆ دقت بکەیت لە زۆربەی هەر زۆری شارەکانی ئێمە شارە کوردیەکان ڕێکخراوێکی زۆر بچووکیش لە شارێکە ئەگەر خولێکی ڕاهێنانی زمانی کوردی بەڕێوە بردبێ هەزاران جۆر کەندوکۆسپ لە ڕێگایە دروستەکەن بۆ ئەوەی کە ئەو زمانە ئەو خولی ڕاهێنانە نەگاتە ئەنجامەوە بەرهەمێکی نەبێ بەس ئەمە نیشانەدا هەدەفی جمهوری ئیسلامی یان هەدەفی هەر حکوومەتێکی مستەبد لە بۆ وێنە وڵاتی ئێران ئەگەر پێشتر بووە وە لە دوایش ئەگەر هەبێ بەرنامەکەی ئەوەیە فەرهەنگەکان یان زمانەکان یان نەتەوەکان بە ئەگەر بەگشتی ناوی ببین ئەمانە ڕۆشت پێیانەکەن و گەشە نەسێنن بۆ ئەوە کە ئەو شتەی کە بووە بە هۆکارێک ئێران بەم شێوەی 60 ساڵ 80 ساڵی کە هەتا ئێستا بردیانە بڕێوە بە ناوێکی جعلی فەرهەنگی ئێرانی زمانی ئێرانی کە زمانی ئێرانیکیش ئەوان ناوی ئەنێن زمانی فارسی ئەمە هەر بەو جۆرە بەردەوام بێ ئەگەر غەیری ئەوە بێ ترسی ئەوان ئەوەیە کە ئێران پارچە بێ کە من وا ئەزانم پێشەوانەی ئەمەیە پرسیاری کۆتایی لە میوانی بەرنامەکە بە شێوازێکی کردەوەیی بە بڕوای بەڕێستان لەم هەلومەرجەدا خوێندکاری کورد لە زانستگا دەتوانێت چ ڕۆڵێک بگێڕێت یان بە مەبەستی بەرپرسدانەوەی ئەم سیاسەتەی ڕژیم خوێندکار دەبێت چه هەڵوێستێکیان هەبێت ئێمە ئەزمموی زۆرمان بووە کە تێپەرمان کردوەوە بۆیە من وا ئەزانم تۆزێکە بێ بگەڕێنەوە بەرەو دواوە پێش هەموو شتێک وا ئەزانم نەوعێک ئەتوانین ناوی بنین نائومێدی کە لە کۆمەلگای ئێمە هەیە بەگشتی و جاروبارش هەستەکەی لە زانکۆکە بە تایبەتی هەیە لە زانکۆ ئەو جۆرە نائومێدیە نەمێنێت هیوایەک دروست بێ کە ئێمە دوا ڕۆژێکی گەشت بۆ خۆمان هەستی پێ بکەین ئەگەر ئەوە نەبێ بەڕاستی ناتوانین هیچ کارێک بکەین ئەگەر ئەوەمان هەبوو ینی هیوایەکمان بۆ خۆمان دروست کرد لە دوا ڕۆژێکی نزیکدا دوای ئەوە ئەتوانین هەوڵێکی زۆرترمان بێت بۆ بەرپەرچدانەوەی هەر ئەو سیاسەتانەی کە ئاماژەی پێکرێت لەسەر ئەو شتانەی کە جمهوری ئیسلامی دایانێت ئەگەر هیوایەکمان هەبوو من وا ئەزانم لانی کەمی ئەم نزیک بە 10-12 ساڵەوە پێش ئەزمونێکی باش ئەلبەت زۆرتر نزیک بە 15-16 ساڵەوە پێش کە ئەزمموی ڕێکخراوەکان هەبوو لە کۆمەلگای ئێمە یەکێک ڕێکخراوە ناحکومیەکان و دوایەوە ڕێکخراوە زانکۆیەکان ڕێکخراوە خوێندکاریەکان ئەگەر دقەتی لێ بکەین بەرهەمی زۆر باشی بوو لە کۆمەلگای ئێمەوە بە تایبەتی لە زانکۆکان کاری باشیان نەکرد خۆیان بە نەوعێک و بە شێوازێکی ژیرانە کە خۆیان هەستی پێیەکەن لە کۆمەلگا چۆن ئەتوانن و بە تایبەتی لە زانکۆکانە چۆن ئەتوانن کارەکانی خۆیان بەرەو پێشبەرن چون ئێمە کە لە دوورەوەین لەوانەیە نەتوانین پێیان بڵێن چی بکەن چی نەکەن بەڵام خۆیان ئەتوانن ورد ببنەوە لە وەزعیەتی هەر کام لە زانکۆکان هەر کامیکەن تایبەتمەندی خۆی هەیە و تەنانەت هەر کام لە شارەکان تایبەتمەندی خۆشی هەیە لەوانەیە جاروبار ئەیبینیت سەرۆکی زانکۆ
زانکۆیەک بەنسبەت سەرۆکی زانکۆیەکی تر شێوازی کردەوەکەی شێوازی مدیریەتی ئەو زانکۆیە بە جۆرێکی تر بەڕێوەبات و ئەتوانی دەرفەتێک بەدەست بێری بۆیە هەر کامێک لەو قوتابیانە و لەو خوێندکارانەی ئێمە ئەتوانن بە شێوەیەکی ژیرانە و سەرکەوتوانە بڕێک کاری خوێندکاری بکەنەوە بڕێک کاری ڕێکخراوی خوێندکاریدا بمەزرێنن و ئەگەر ئەزانن پێیان ناکرێت لە کاری سیاسی دوور بگرن چون ئێمە ئەبینین لە زۆربەی هەرە زۆری ئەساسنامەی ڕێکخراوەکانە کە زانکۆکانیان دەن پێیان یان ئۆستانداری ئەیدا پێیان تایە ئاماژە کراوە کە ئەم ڕێکخراوەی نابێ سیاسی بێ بۆیە ئەتوانن خۆیان لەو مەوزوعاتە دوور بگرن و کاری زۆرتر بەرەو کاری فەرهەنگی و کاری زمانناسی بچن و زمان ئێمە زۆر لە سیاسیەکانی خۆشمان ئاماژەیان پێکردووە زۆر جار دووپات بۆتە بۆ ئێمە کە کورد وەکو نەتەوەی کورد کۆڵەکەی سەرەکی بۆ مانەوەی و بۆ ئەوەی پێشگیری لە تواندنەوەی خۆی بکات زمانە و ئەم زمانە ئەتوانە ڕزگارکەری ئێمە وەکو نەتەوەی کورد بێت کە تووشی خەلەل و تۆشی ڕمان نەبین بۆیە ئەگەر پیان بکرێت لە بچووکترین هەل کەڵک وەربگرن و ڕێکخراوەهایەکدا مەزرێنن چ بە شێوەی ڕێکخراوەی دانیشتجووی و چ بە ڕێکخراوەی ئەوەی کە ئیستا ناویان ناوە سەمەن ینی سازمانهای مردم نەهات یا ئەوەی پێشتر بوو سازمانهای غیرەدەوڵەتی لە ڕێگای ئەوانەوە ئەتوانن لانی کەمی ئەگەر 20 کەسیش 30 کەسیش ئەندامیان بێ دانیشتنە دەوریەکەوە ئەتوانن بە باشترین شێواز بیر بکەنەوە لەسەر ئەو زمانەی ئێمە کە حکوومەت خەریکە ڕێگا بۆی خۆشەکات کە لە ناوی ببا بەڵام ئێمەش هەرو جۆرەوە نزیک بە 2500 ساڵە بەبێ ئەوەی تۆ حکوومەتێکت هەبێ بەبێ ئەوەی کە تۆ دەسەڵاتێکی سیاسیت هەبێ بەبێ ئەوەی هیچ ئیمکاناتی لەبەردەستا بێت ماوی و تا ئەم قەرنی بیستوەکە تۆ نەیانتوانێت لە ناوت بەرن لەمە دوایش هیوایەوە بخوازین کەس ئەمێنین و سەرەکەوین و ئەزمموی ئیستای هەرێمی کوردستانیش کە ئێمە ئەیبینین باشترین هیوایەکە کە ئێمەتوانین چاوی لێ بکەین کە ئەتوانین کاری زانکۆیشی پێ بکەین ئەوەی کە لە پرسیارە سەرەتایەکەیش بوو کە کاری زانستی پێکرێ کاری زانکۆکانی پێکرێ زمانی تۆ ئەتوانی پێ بڵێ وانەکانی پێ هەموو تەواوکەی ئێمە لە ئاسی دکتۆرای سەلەم هەرێمی کوردستانە خەریکە کاری پێکرێ و هیچ کێشەیەکیشی نییە و تەنانەت ئەیشبینی بە نسبەتی زمانەکانی تر تۆ جاروبار هەستی پێەکەی کە زۆر دەوڵەمەندترە. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ میوانی بەرنامە و هەروەها بۆ ئێوەی بینەر و بیسەری بەرنامەی گزنگ هەر بەم شێوەیەش گەیشتینە کۆتایی ئەڵقەیەکی دیکە لە بەرنامەکەمان ئێوە بەڕێزان دەتوانن لە ڕێگەی ئادرسی فەیسبوک و جمەیلی بەرنامەکە پەیوەندیمان پێوە بگرن و ئێمە لە سەرنج و ڕاو بۆچوونەکانی خۆتان ئاگادار بکەنەوە تا کاتێکی تر و بەرنمەیەکی تر ماڵاوە.